ئەمڕۆ لە کاتژمێردەوە کامێرەکانی تۆمارکردنی خێرایی لەسەر ڕێگای سلێمانی تاسوولجە بە پێچەوانەوە کەوتونەتە کار بەپێی ئاگاداری نامەیەک کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕێوەبەری یادچۆی سلێمانی بڵاوی کردەوە کە لە ڕۆژی پێنجشەممە 28 کاتژمێردەی بەیانیەوە کامێرەکانی تۆمارکردنی خێرایی لەسەر ڕێگەی سلێمانی تاسوولجە و بە پێچەوانەوە دەکەوێتە کار هاوکات لەسەر ڕێگەی سلێمانی وارماوەژ بە هەمان شێوە کامێرەکانی تۆمارکردنی خێرایی پۆینت و پۆینت دەکەوێتە کار. ئەم کامێرایانە وەن پۆینتن واتە لە ئاستی خۆیدا ئەگەر خێرا لێ بخوڕیت لە ئاستی خێرایی دیاریکرا و خێرایەکە و تۆمار دەکات و سزا دەدا. ئەمەی کە هەیە ئەمە ئەو کامێرانەیە کە لێرەیە کە ئەو دوو کامێرەیە کە هەر ساید یەک دوو کامێری بۆ دانراوە لە حەوت خاڵدا لەسەر ڕێگای سلێمانی تاسوولجە ئەم کامێرانە بوونی هەیە بۆ تۆمارکردنی خێرایی شۆفێران ئەو شۆفێرانەی لە خێرایی دیاریکرا و زیاتر شۆفێری دەکەن بۆیە سەرپێچیان بۆ دەنووسرێت ئەوەی کە هەیە ئەم کامێرانە لە پێشتردا باسکرا بوو کە هەرێکە لە تایبەتمەندی پشتێنی نەبەستنی پشتێنی سەلامەتی و بەکارهێنانی موبایلی تێدایە بەڵام هاتووی سلێمانی لە ڕاگەیەنراوەکەیدا باسی لەوە نەکردووە و بۆیە من قسەم لەگەڵ کەسێکیشدا کرد کە لە بەڕێوەبەری هاتووی سلێمانی باسی لەوە کرد تا ئێستا سزای نەبەستنی پشتێنی سەلامەتی و هاوکات بەکارهێنانی موبایل ئەم دوانە نەکەوتونەتە کار بۆیە پێویستی بە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی هەیە بەڵام بەبێ ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان کامێرەکان لە ئەمڕۆ کاتژمێردا کەوتونەتە کار و بۆ ئەو خێراییەی کە دیاری کراوە بۆ ئۆتۆمبیلی بچووک قەمەرە 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ ئۆتۆمبیلی بەرهەڵگر 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئەگەر ئەو ئۆتۆمبیلانی بچووکن 5 کیلۆمەتر خێراتر لێ بخۆڕن واتە 80 دیاریکرا تا 85 ئاساییە کامێرەکە نایانگری ئەگە بچێتە 86ەوە لەوێەوە کامێرەکان دەیانگرێت بەڵام بۆ ئۆتۆمبیلی بەرهەڵگر کە 60یان بۆ دیاریکراوە ئەگەر تا 63 بڕۆن ئاساییە بەڵام ببێ بە 64 ئەوە کامێرەکان سزایان دەدا و سەرپێچەکەیان بۆ تۆمار دەکات ئەمە هاوکاتە لەگەڵەوەی کە لەسەر ڕێگەی سلێمانی وارماوەش بە هەمان شێوە کامێرەکانی تۆمارکردنی خێرایی کەوتونەتە کار و بەڵام ئەوانەی ئەوێ پۆینت و پۆینتە واتە خێرایی نێوان کامێرەیەک بۆ کامێرەیەکی دیکە حساب دەکرێت ئەگەر لەو نێوەندەدا بە خێراتر لێ بخوڕی ئەوە سزا دەدرێت بەڵام ئەم کامێرانی سەر ڕێگەی سلێمانی تاسوولجە وەن پۆینتە تەنها لە ئاسی کامێرەکەدا سەرپێچەکە بۆ دەنووسرێت و زیاتر نییە.